ئیسرائیل ئەمڕۆی هەڵبژارد بۆ لێدان دوای ئەوەی کە بڕیارەکەیدا ئەمڕۆ شەمەیە پشووە ینی عوتڵەی جووە بڵین نە قوتابخانە هەیە نە زانکۆ هەیە نە موسساتی دەوڵەتی بڵین دایرە و ئەوانە نییە و خەڵک هەمووی لە ماڵەوە جارێک خەوتووە باشترین کاتە کە بەکاری هێنا لە ئێرانیاندا چاوەڕوان کراوە ینی بڕوامەکە کە لێی بداتن بەڵام بەم سورعاتە بەم کاتەیە نەخێر ینی چەند ڕۆژێکی مابوو. باشە بۆ تەوقیتەکە بەیانی بوو بەڕاستی لەبەرەوە من شتێکم خوێندەوە کە ڕۆژنامەکانی ئیسرائیل بڵاویان کردوتەوە دەڵێن لە ڕووی هەواڵگریەوە ئامادەکاری زۆر بۆ کراوە کە لە بەیانی دایڕژ بکرێتە سەر ئێران و پارێکیشی هێزگار خەیاڵیشی تێچووە. بۆچی تەوقیتی بەیانی هەڵبژێردرا؟ وەی تەوقیتی بەیانی هەڵبژێردرا ئەگەر تۆ سەیری بکەی ئەوان ڕاست پارەیەکی خەیاڵیان سەرف کرد لە سیخوڕەکانی خۆیانیان لە ناو ئێرانە و ئێرانیش لە هەمان کاتە ینی زۆر شانەی سیخوڕی ئیسرائیلی گرت ینی نێزیکەیدا شانەی زیاتری دۆزیەوە لە کاتی بڵین کۆبوونەوەیا بوو. قیادەی سیاسی ئێران لە کاتی کۆبوونەوەیا بوون ئالەو کاتە بۆیە ئەو دقەی هەڵبژارد کە لێی بدا تەواو معلوماتی تەواوە بزانیاری هەبوو کە هەمویان لێنانە کۆبوونەتەوە و دەست بەجێ لێیدا